26 ئاگەست فۆرمیان ئۆنلاین پڕکرێتەوە زیاتریش کرێنشین هەیە. بڕیار بوو ئەمڕۆ یەکەکانی کرێنشینان دابەش کورێ بەسەر کرێنشیناندا ئەوانی کا فۆرمیان پڕکردبووە، بەڵام ئەم بڕیارە لەلایەن وەزارەتەوە دواخرم نەسمە لای بەرهەم قەرداخی سەرۆک کۆمەڵی کرێنشینان گە فەرمی تێرە سڵاو لێ بێکاک بەرهەم هۆکاری دواخستنی دابشکردنی یەکەکان بۆ چیە گەڕێتەوە؟ بەداخۆی هۆکارێ نەبوو ئەبوو ئەو یەکەی شتجێبوونانە دابشکرا ئەمڕۆ ناوەکانان ڕابگەێنە کە 2004 شتجێبوونە دەبوو وەزارەتی ئاودانکردنەوەم یەکانە ڕابگەێنێ، بەڵام بەداخەوە بەبێ هیچ هۆکارێ بەبێ شتێکە هەروەنیان جومەنی وەزیران لە کۆبوونەوەی کا بڕیارە ناو کە نابێمەکان دابشکرا، ئەمەش هۆکارە بۆی کە بەڕاستی سلمانیان کە نایان هیچ بە خەڵکی کەم دەرامەتان و فەقیر و ژارام کرد. باشە بۆچی ڕابژیرێ دابشکردنەکەی؟ ئەخرمش لە وەزیرە پرسین ئەمانە ڕوونکردنەوەمان باتێ هۆکاری چێر کە یەکان چەند ساڵێکە لە 2012 ئەم یەکانە دابش نەکرا هۆکار چیەکە لەبەرچی ڕاگیراوە بێ هۆکارێ بە ڕوونکردنەوەی بەدای ئەو ڕوونکردنەوەمان کردێمەش لە کۆنگرۆژنامانەکە. باشە ئەو یەکانە زۆر دەمێکە تەواو بوون، تەنانەتی ئەوانەی زەرگوێزیش بە تەواوەتی وێران کراون. ئایا حکوومەت لێسا توانای چاکردنەوەی ئەم یەکانەی هەیە و ڕاکێشەی ڕێگەی هەیە بۆیان؟ توانای هەیە حکوومەت بەڵام بە عەمدەن نایکا جیناتۆ لە 2012 پرۆژەیەکی جێبوون کە لە 100% پرۆژەکە تاو بۆ بەشێکی خزمەتگوزارێکی ماوە ئانی تۆ توانی حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەی هاژنەوە بەڕاستی تۆ نەتوانێت تۆ لە دوو کابینی زەخمە بڕێک پارە سەرفکەی بۆم پرۆژانە تا تاوا بێ بە ئەنقەز نەکراوە و بودجەی پێویستی بۆ دابین نەکرا بۆ ئەم پرۆژانە جاکراوە. لە سنووری پەرزگای سلێمانیە چەند یەکەن؟ لە سنووری پارێزگای سلێمانیە تقریبان 4620 چەند کرێنشین چاوەڕوانە؟ 26 ئاگەست فۆرمیان ئۆنلاین پڕکرێتەوە زیاتریش کرێنشین هەیە. باشە دۆخیان ئەوە نەخراپە و کرێنشینیانە کە چاوەڕوانی ئەوە بن و ژیانیان گۆڕێ؟ بە دڵنیاییەوەکە دۆخی خراپ نەبێت کەسێک دوای 10 ساڵ ڕاناکە بەشە فۆرمێکا پارچە و ڕقلێکی فانیا بێ ئەتۆ نەموچە هەیە نەخ ئیش هەیە نەکار هەیە بە دڵنیاییەوە ئەم خەڵک دۆخی خراپە یعنی بەڕاستی لە هەموو ساڵ و زەمانێکە خەڵک دۆخی خراپە. یەک بەرهەم کۆتا پرسیارم هیچ کارکردن دەستی پێکردوەوە لەو یەکانە؟ نەخێر وێرانیش نەبوو بینەکانیان؟ خراپ نییە بەڵام ئەگەر بێت حکوومەت هەرێمی کوردستان بە زووترین کات دەستی پێ بکە ئاساییە نۆژە نەکرێتەوە و مشکلێکی نابێت. زۆر سپاس بۆ بەرهەم قەرداخی سەرۆکی کۆمەڵی کرێنشینان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە ئەو قسانە بوون کە کۆمەڵی کرێنشینان لێرەدا باسی لەوەکە کە ئەو یەکانە ڕاگیراون و لێسەدا دابەش ناکرێت و هەندێک لەو یەکانی کە بینەکانیان تەواو بووە بۆیە حکوومەت بڕیاری داوە کە دابەش نەکرێ و دوابخرێت.